لە پەراوێزی مێژووی ئەردەڵاندا مەستورە 1220-1264 نووسەری تاریخ ئەردەڵان بنەماڵەکەی باپیرەی مەستورە محەممەد ئاغا کە لە زۆری فتوحاتی خوسرەوخانی گەورەدا بەشدار و خەزوری ئەمانوڵڵاخانی گەورە و یەکێ لە باوەڕپێکراوە نزیکەکانی بووە بۆ کۆکردنەوەی باج و سەرانە و بۆ بەشداری لە شەڕ و لەشکرکێشەکانیدا بۆ نوێنەرایەتی لە دەرباری قاجاردا. باوکی مەستورە ئەبولحەسەن بەگ کوڕی محەممەد ئاغا ژنبرای ئەمانوڵڵاخانی گەورە و بریکاری حوسێن قۆلیخانی خوشکەزای بووە. ئەمیش باوەڕپێکراوێکی نزیکی ئەمانوڵڵاخانی گەورە بووە. سەرپەرشتی زەماوەندی گواستنەوەی کچی فەتە عەلیشای قاجار بۆ خەسرەوخانی ناکام ئەم کردوێتی. مامەکانی مەستورە ئیبراهیم ئاغا و ئیسماعیل ئاغا هەر یەکە پلێشی بەرزیان هەبووە و میرزا عەبدوڵڵاش مونشی دیوان بووە. میرزا عەبدوڵڵای مونشی ڕەونەق نووسەری تەسکەرەی حەدیقەی ئەمانوڵڵاهیە کە ژیاننامەی شاعیرە فارسی بێژەکانی ئەردەڵان ئەجێڕێتەوە و نمونەی شیعرەکانیان ئەنووسیە و عەلی ئەکبەری ئامۆزایشی نووسەری حەدیقەی ناسری و تاریخ ئەکرادا. دایکی مەستورە لە بنەماڵی میرزا عەبدوڵای وەزیر بووە. بنەماڵی باوکی مەستورە قادری و بنەماڵی دایکی میرزا عەبدوڵای وەزیر هەردووکیان لە بنەماڵە دەوڵەمەند و دەستڕۆیشتەکانی سنە بوون. بە تایبەتی بنەماڵی وەزیر هەمیشە دەورێکی کاریگەریان هەبووە لە ژیانی سیاسی، دارایی، جەنگی دا و دەستگای حکومڕانی ئەردەڵاندا. لەدایک بوونی ماهشەرەف کچی ئەبولحەسەن بەگ وەکو عەلی ئەکبەری ئامۆزای لە حەدیقە لاپەڕە 321-322 دانووسیوێتی لە تەمەنی 44 ساڵیدا لە 1264دا مردووە. بەم پێ ئەبێ لە 1220دا لە باوەشی ئەم خێزانە نەجیبزادەیە لەدایک بوو بێ. ڕەنگە هەواڵەکەی ئەم لە هین و سەرانی تر دروستتر بێ. پەروەردە و خوێندنی مەستورە نۆبەرە واتایەکەم مناڵی دایک و باوکی بووە. لەبەر ئەوە باوکی بایەخی بە خوێندن و پەروەردەکردنی داوە. خۆی لەم بارەیەوە ئەڵێ پاژەوەی لە سای خودای لە هەموو شتی هەوراستر و لە پەنای بەزەی و داوەری بێهاوتا لە زگی دایکمەوە کەوتمە باوەشی پەروەردەی باوکمەوە لە فەڕی نەخشی نێوچاوانی بەهرە و هێزی بینای بەخشندەجی و لە بەرەکەتی ئەو ئەختەری چڵەپۆپەی زانست و خۆری گەردوونی ئاوازە کە مەیلی سروشتی و شەوقی ڕاستەقانەیی پەروەردەکردنی مناڵان و بەهێزکردنی جگەرگۆشاندا زۆر بوو. بە تایبەتی منی یەکەم گوڵی ئەو گوڵشەنە و نوخشەنەمامی ئەو چەمەنە کە دەستم خامەی ئاشنایی گرت و چاوم بە نامەی ڕۆشنایی هەڵێنا ناوبەناو مەیلی سروشتیم و ئارەزووی زگماگم بەم تاڵای کتێبان دەبزوت. شوکردنی مەستورە داستانی شوکردنی خۆی بەم جۆرە ئەجێڕێتەوە. بەڵام لە بەرایی فەرمانڕەواییدا مەبەستی فەرمانڕەوایی خەسرەوخانی ناکامە لەبەر کەم ئەزمموی تووشی چەند هەڵەیە هات. باپیر و باوک و مامەکانی نووسیاری ئەم کتێبەی بە بێتاوان کۆت و زنجیر کرد و زۆر بە بێبەزەیانە و ڕەفتارێکی دزیەوە 3000 تومانی بە ناوی باجەوە لێسەندن. سەرنجام خوداکردی بەدنیهادی و دڵپیسی بەدکارانی بۆ ئاشکرا بوو. لە دوی ناردن و بە خەڵاتی گرانبایی و شایان سەربەرزی کردن. خەسرەوخان بەوە وازی لێ نەهێناون. بە دەوڵەمەنی زانیون و لایوا بۆ جگە لە سامانەکەی خۆیان سامان و دارایی حوسێن قۆلیخانی باوەکبرایشی لە لای ئەمان حەشار درراوە بۆ ئەوەی سامانەکەیان زەوت بکە. جێچەڵێکی تری پێکردوون. لەم بارەیەوە مەستورە نووسیوێتی لەبەرەوەی حوسێن قۆلیخان زۆربەی سامان و نەختینەکانی لەکن بنەماڵەکەی منی کەمینە دانابوو. نێوبرا و سەبارەت بەوە کە لە باوکەوە پورزاشم بوو کاربەدەستانی والی بۆ باوکمیان تێچاند بوو. لە داستانەکەیانەوە وەردا و لەو کارەکەوەیان گلاند و ئەویان کرد بە بیان و ئەو سامان و نەختینێش کە هەمان بوو لێمان داگیرکەن و ئەویش بکەنە سەرگەنجینە. بەم مەبەستا حوسێن قۆلیخانیان فریودا و بەڵێنی فەرمانڕەوایی ئیسفەت ئابادیاندایە و ئەمیش کە هێشتا ساردی و گەرمی و تاڵی سوێری ژیانی بۆ کەستا سەرنەماوی نەچێشت بوو بە تەماحی فەرمانڕەواییەوە پشتی لە مافی خاڵۆ و خوارزایی هەڵکرد و پاشان بە بیانووی بەسەرکردنەوەی یەکێ لە ئامۆزاکانمان کە نەخۆش کەوتبوو لە دوای باوکمی نرد. هەر کە باوکم گەیشتە ئەوێ حوسێن قۆلیخان کۆڕێکی بەست و لە دژی والی دەستیان بەو توێش کرد. بەڵام لە دەرەوە چەند کەسێکی لە پشت پەردەوە لێ ڕاگرت بوون. گویان لە هەموو کەین و بەینەکە گرت بوو. ئەو شەوە بۆ سبەینێ محەممەد بەگ و مستەفا بەگ کوڕانی فەتە عەلی بەجی وەکیل و ئەکبەر بەگ کە بوو بە مای ئەم هەنگاوەیە و سوڵتانی کوڕی نەزەر عەلی بەگ و ئەبولحەسەن بەگ باوکی ئەم کەمینێ و مام و ئامۆزاکانی دیکەی سەر لەبەر فەرمانی کۆت و زنجیرکردن و زیندانکردنیان درا و هەمویان جیران و بە کۆت و زنجیرکراویەوە زیندان کران. پاش چەنانێ فەتە عەلی بەگ و سوڵتانیان لە قەڵای قەسڵاندا کوشت. ئەکبەریش بە 1000 تەڵەکە و دەهۆ سەهەر چۆنێ بوو بێ سەری خۆی ڕزگار کرد. مامی ئەم کەمینێش چونکە هیچ تاوانێکی نەبوو ئازاد کرا و بە بەزەی و دڵاوایەکی زۆرەوە خەڵات کرا و ئەوە بوو بۆ پتەوکردنی چەسپاندنی نێوان تەبایی و نێوان کۆچی لە ئەنجامدا
بەند و بەندەواری هاوسەریم لەگەڵ خوسرەوخاندا سەر و بەرنراو بەو پەڕیشان و شکۆوە پێم هاویشتە حرم سەراوە. ڕەنگە لەو سەردەمەدا زۆر کچی سنەی خەوی بەوە دیبێ ببێتە هاوسەری گەورەترین دەسەڵاتداری ناوچەکە، والی کوردستان کە هێشتا لە ناوەڕاستی سیەکانی تەمەنیدا بوو. بەڵام ئەم شوکردنە جۆرێ بووە لە سەودای سیاسی و کۆمەڵایەتی لە نێوان والی زۆردار و بنەماڵی قادری زۆر لێکراودا. بنەماڵی قادری کچەکەیان لە نرخیدا داوە. ئەگەر لە 1220دا لەدایک بوو بێ وەکو لە توحفە لاپەڕە 322 ئەگەین و لە 1244دا شووی بە خسرەوخان کرد بێ وەکو مەردۆق ئەڵێ ئەوە ئەبێ بە 24 ساڵی بەبووچی بۆ حرم سەرا برابێ. خوسرەوخان لە ژیانی تایبەتی خۆیدا پیاوێکی بێبەند و بار بووە. لەم بارەیەوە مەستورە ئەڵێ زۆری حەز لە ڕابواردن و خۆشگوزەرانی دەکرد. دەنجی ئارەزووی ڕابواردن و خۆشگوزەراندنی ئەم پیاوە داستانی بارامی گۆڕی لە بیری خەڵک بردبەوە. بابانی ئەڵێ ڕۆژانی ژیانی بە خواردنەوەی مێ و معاشەرەتی ژنانی زیو ئەندام بەسەرە برد. ئەم ڕەفتارە کاری لە دانیشتوانی سنەش کردووە. بە مفاد ناس عەلەدین ملوکوهوم هەموو ئاعیانی کوردستان بە خواردنەوەی پێکی دەمادەم و هاونشینی ڕووسپیانی سۆزانیەوە خەریک بوون. توحفە ئەڵێ ئارەزوویەکی لە ئەندازە بەدەری لە ژیان و ڕابواردن هەبوو. هەموو شەوێ چل گۆرانی بێژ و مۆسیقاژەنی ژن و پیاو لە مەجلیسەکەیدا ئامادە ئەبوون. خوسرەوخان کاتی خۆی بە ڕابواردن لەگەڵ ژنانی جوان و خواردنەوەی زۆری مەی بەسەر بردووە. لە ئەنجامی ئەمەشدا نەخۆش کەوتووە. وەک بابانی ئەڵێ بەهۆی زیادەڕەوی لە خواردنەوەی مەیدا تووشی ماخۆلان بوو، یان وەک مەستورەی هاوسەری ئەڵێ تووشی نەخۆشی جەرگ بوو. لە هەردوو حاڵەدا ئەلکۆهۆل ئەبێ هۆی سەرەکی نەخۆشیەکەی و ئینجامردنی بێ. لە دوی ڕەبیعی ئەوەلی 1250دا لە تەمەنی 29 ساڵیدا مرد و مەستورەش بە گەنجی بێوەژن کەوت. مەستورە لە خوسرەوخان مناڵی نەبووە، شوویتریشی نەکردوێتەوە، بەڵام هەوێکەی حوسنی جیهان سێ کوڕوسێکچی هەبووە. پێ ئەچێت تا شیرازەی ئەم خێزانە بە تەواوی هەڵوەشاوە مەستورە لەگەڵ ئەم بنەماڵەیەدا ژیابێ. کۆچی بۆ سلێمانی و مردنی ساڵی 1250-1264 کە بە بێوەژنی بەسەر بردووە لە ژیانی مەستورەدا ساڵانی کامەڵبوون و بڕشتی زۆر و بەرهەمی گران بەهابوون. هەر لەو ماوەیەشدا بووە تاریخ ئەردەڵانی تەواو کردووە. دوای مردنی خوسرەوخان ئەردەڵان لەناو گەردەلوونی ناکۆچی ناوخۆی ئەمیرەکانی ئەردەڵاندا ئاسایشی بیر و ژیان و سامانی تێدا نەماوە. حوسنی جیهان و تووباخانمی بووکی جووتەبرا، ڕەزاق قولی خان و ئەمانوڵڵا خان مامەکانیان محەممەد سادق خان، عەباس قولی خان نەک بەزەییان بە دانیشتوانی وڵاتەکەدا نەئەهاتەوە، بەڵکو بەزەییان بە یەکتریشدا نەئەهاتەوە. لەسەر دەسەڵات و پارە خەریک بوون یەکتریان ئەهاڕی و لەگەڵ خۆیان دەسەڵاتی دێرینەی بنەماڵی ئەردەڵانیشیان بەرەو کوێربوونەوە ئەبرد. دوایەوەی ڕەزاق قولی خان و ئەمانوڵڵا خانی برای چەند جارێ لە لای دەرباری قاجار ملی یەکتریان شکاند، دەرباری قاجار بۆ ئەوەی ئاسایش و دەسەڵات بجێڕێتەوە بۆ ناوچەکە کەوتە سەربیری دانانی حاکمێک لە دەرەوەی بنەماڵی ئەردەڵان. خوسرەوخانی گورجیان دانا و بە گەیشتنی حاکمی نوێ هەر لە ڕێگاوە ڕەزاق قولی خانی بە زنجیرکراوی ڕەوانەی تاران کرد. دەست و پەیوەندەکانی هەردوو برا ڕەزاق قولی خان و ئەمانوڵڵا خان پەرەوازە بوون. هەندێکیان بە کۆمەڵ ڕوویان لە شارە زور و سلێمانی کرد. مەستورە لەم بارەیە نووسیوێتی لە بەرەوتر باسمان کرد کاتێکە خوسرەوخانی گورجی ئەرمەنی گەیشتە ناوچی کوردستان و بە بەڵێن و سوێندی فراوان ڕەزاق قولی خانی هەڵفریواند و بەلای خۆیدا ڕای کێشا محەممەد سوڵتان خان و سەر لەبەری پیاماقوڵانی ویلایەتی ئەردەڵان ماڵ و ژن و منداڵی والی و زۆربەی خەڵکی ئەردەڵانیان بەرەو هەورامان کۆچدا و لەو کاتەدا من نووسیاری ئەم دێڕانە یەکێ لەو کۆچکردوانە بووم. هەرکە گەیشتنە شوێنێک کە ناوی هۆشبارانیە، حەسەن سوڵتانی هەورامی بە پیری کۆچکردوانەوە هات و بە شێوەیە کە شایانی پلەپایان بێ ڕێوڕسمی پێشوازی لێکردنیانی بەجێهێنا. لەو دەمەدا خان ئەحمەد خان کە لەگەڵ والیدا دوڕی نێو یەک قەپیلک و ئەستێرەی یەک برج بوون فەرمانڕەوای مەریوان بوو. سەبارەت بۆی کە والی لەگەڵی دانیێوانیان خۆش نەبوو ئەمەی بە هەڵزانی و بەرەو ناوچی هەورامان هات و مەرخی لە گرتنی کۆچکردوەکان خۆش کردبوو. بەڵام هەر کە دیتی خەڵکەکە بەجارێ دەستیان لە گیانی خۆیان شتووە و هەروە بە ئاسانی خۆیان بەدەستەوە نادەن لەو کارە کشایەوە. ئەو شەوە کۆچکردوەکان کە لە 1000 کەس زیاتر بوون لە گوندی هۆشبارانیان بەسەر برد. بۆ سبەینێک کە هێشتا ڕۆژ هەڵ نەهاتبوو بنەوباریان ڕادا و لە ڕێگەیەکی ناهەموار و سەختەوە کە هەڵۆی بەسەردا فڕی بە پەڕی دەوەری و مانجی پێسووکی ئاسمانی لێوە تێپەڕیبا دەکەوتە خوارێ بۆ نێو کەندەڵان و هەڵدێری پەستی و هەپرون بە هەپرون دەبوو تێپەڕین و بە گوندێ لە گوندەکانی شارە زور گەیشتن کە نێوی سەرگەتە و لەوێ لێگیرسانەوە. اینجا لەوێەوە محەممەد سوڵتان و میرزا عەبدوڵای مونشی باشی چوون بۆ سلێمانی و بە خزمەت عەبدوڵڵا پاشای بابان گەیشتن و ڕێوڕسمی پێشوازی لێکردنیان بەجێگەیاند و
پیاوماقۆڵێکی لە تەکیان دانار بۆ ناوچی شارەزور بۆ ئەوەی ئەو خەڵکە بەسەر گوندەکانی شارەزوردا ببەشێنەوە و دابینکرێن. لە باسی خۆنچەی باغی خوسرەوانی نوێباوەی بێستانی کامەرانی ئەمانوڵڵاخانی ثانیدا لە بیرمان کرد لەوە بدوێن کە لەو کاتانەدا دڵسۆزانی گیانفیدای ئەو زاتە هەر دەستێکیان کەوتنە وڵاتێکە و هەر بڕێکیان لە بنارێکدا گیرسانەوە. حوسێن قولیخانی مامی ئەمانوڵڵاخان کە پورزای من نووسیاری ئەم کتێبەش بوو ڕووی لە سلێمانی کرد و بەو پەڕی ڕێزەوە لەوێ پێشوازی لێکرا و گیرسایە و کاتێکیش هەواڵی کۆچی ئێمە بیستەوە خەڵکێکی زۆری بە ئەسپ و هێسترەوە نارد 100 کەسێ لە بنەماڵی ئێمە بجوێزنەوە و لە لای خۆشیەوە جێگەی هێورین و گوزەرانی بۆ ئامادە کردین و هەر یەکەی بەپی پێداویستی خۆی کۆمەک و یارمەتی دەدا و لە خزمەتیدا کاتمان بەخۆشی بەسەر دەبر. بەڵام پاش چەنانێ چارەنووسی خوددا لە خۆشگوزەرانی ئێمە ڕازی نەبوو. ئەوە بوو لە ڕۆژی 14 مانگی زیلحیجەی 1263 کۆچی 23/11/1864 زایندا جەنابی حوسێن قولیخان نەخۆشی بەسەری دازاڵ بوو. لە ماوەی شەوە ڕۆژێکدا گیانی بە بەهەشتی بەرین شاد بوو. لە پرسەکەیدا هەزاران سینەی بۆ هەڵدڕان و منی مەستوری سەر لێشێوە و دەربەدەریش لە دووری لێکدابڕانی ئەو گیانە ئازیزەم دووسێ ڕۆژێکە لە شوڕۆحم بە بەڵای تای نەخۆشیەوە دەتلێتەوە. بزانین خوددا چیمان بەسەر دێنێ و ئارەزووی بە چییە. مەستورە بەو چەندێڕە کۆتایی بە مێژۆکەی هێناوە، چونکە ئەویش هەر لەو ڕۆژانەدا بە پێی حەدیقا 321-322 لە 1264دا لە تەمەنی 44 ساڵیدا بە هەمان دەرد کۆچی دوایی کردووە. بەرهەمەکانی پێچێ ماشەرەف خانم بە دانانی شعر دەستی پێکرد بێ، لە دەرگای شعرەوە چۆتە ناو دنیای نووسینەوە و مەستورەی هەڵبژاردووە بە نازناوی خۆی. دیوان مەستورە کوردستانی 3 جار چاپ کراوە. جاری یەکەم ساڵی 1304 هیجری شەمسی لە سنا لەلایەن حاجی یەحیای معریفەت کوردستانیەوە چاپ و بڵاو کراوەتەوە. جاری دووەم ساڵی 1362 هیجری شەمسی لە تاران نەشرما لەلایەن دیوان ئەحمەد کەرەمیەوە. جاری سێم بەهاری حەفتاحەو لە تاران ئینتیشارات ئەمیر بەهادوور لەلایەن دکتۆر سدیق سەفیزادە بورەکەئیەوە. شعرەکانی ناوچاپی یەکەم و دووەمی دیوانەکەی فارسین، بەڵام چاپەکەی سەفیزادە جگە لە شعرە فارسیەکانی 462 بەیتی کوردی تێدایە. زۆری شعرە کوردیەکانی بە هەورامی هۆنیوەتەوە و بە زۆری شیوەنی بەکوڵن بۆ مەرجی خوسرەوخانی ناکامی مێردی. هەندێک شعری تریشی بەپاڵ دراوە کە بە کرمانجی خوار و هۆنراونەتەوە، بە زمانەکەی و جۆری داڕشتنیدا لە شعری ئەو ناچن. بە قسەی سەفیزادە دوو کتێبی تریشی نووسیوە، مجەمع الئودەبا کە بیۆگرافی شاعیرانی کوردە و ڕیسالەی شەرعیات کە باسی بنچینەکانی ئەقاید و ئەحکامی ئیسلامیەکە. مجەمع الئودەبا ئیجاری لە بەردەستدانیە و کتێبەکەی تریشی لە ژێرناوی ئەقاید ساڵی 1998 لە ستۆکۆڵم سوید لەلایەن عەبدوڵای مەردۆخەوە بە پێشەکی و لێکۆڵینەوەی تێر و تەسەلەوە بڵاو کراوەتەوە. لێرەدا من خۆم لە قەری شعرەکانی نادەم، ئەوە بەجێ ئەهێڵم بۆ شارەزایانی مەیدانی ئەدەبرا و کتێبەکەی تریشی بەجێ ئەهێڵم بۆ خەڵکیکە. ئەوەی من مەبەستمە کتێبە مێژوویەکەیەتی تاریخ ئەردەڵان. تاریخ ئەردەڵانی مەستورە کوردستانی بە هیممەتی ناسر ئازادپور ساڵی 1343 هیجری شەمسی لە چاپخانەی بەهرامی لە سنە چاپ کراوە. دکتۆر حەسەن جاف و شکور مستەفا لە ژێرناوی مەستوری کوردستانی مێژووی ئەردەڵاندا کردویانە بە کوردی. ساڵی 1989 لە بەغداد لەلایەن دەستگای ڕۆشنبیری و بڵاوکردنەوەی کوردیەوە بڵاو کراوەتەوە. سێ کەمایەسی لە مۆجێڕانەدا هەیە. یەکەم زمانەکەی، ئەگەرچی وەرجێڕەکانی شکور مستەفا کەرکووچی و دکتۆر حەسەن جاف گەرمیانیە، بەڵام لە نووسینەکەیاندا زمانە ڕەوان و باوەکەی کوردستانی عێراقیان بەکار نهێناوە، بەڵکو زۆریان لە خۆیان کردووە بۆ ئەوەی لاسایی زمانەکەی شەرەفنامەی هەژاری مکریانی بکەنەوە. لەم کارەدا سەرکەوتوو نەبوون، زمانەکەیان بۆ خوێندنەوە ناقۆڵاو بۆ تێگەیشتن سەختە. دوو وەرجێڕانەکەی لە هەندێک شوێندا بە وردی تەرجومە نەکراوە و لە هەندێک جێگەیشدا ڕستەی گرنگی لێقرتاوە. ئاخۆ هۆی ئەم ناتەواویە نووسینە و چاپکردنێتی یان وەرجێڕەکان بە ئەنقەس ئەو ڕستانیان لێ دەرهێناوە دیار نییە. سێ چاپەکەی هەڵەی چاپی زۆری تێکەوتووە، هەندێک لە ساڵەکانیشی کە لە ئەسلی فارسیەکەیدا بەڕاستی نووسراون لێرەدا تێکچوون. لاپەڕەی 85شی ناتەواوە، چونکە بە هەڵە لە کاتی چاپدا لاپەڕەی 58 خراوەتە جێگەی. سەرچاوەکانی مەستورە خۆی دەربارەی هۆی دانانی تاریخ ئەردەڵان و جۆری سەرچاوەکانی ئەڵێ تا ڕۆژێکیان ڕێم کەوتە دیوانەکانی پێشینان و تۆمار و بەیازی پاشینان مێژوێکم لە کوردان و دەستاوێژێکم لە نیشتیمانەکەم بەرچاو کەوت. پاش متاڵاو دوای نامە گۆڕینەوە تەماشام کرد و خوێندیشمەوە کە شەرحێکیان لەمەڕ چۆنێتی حاڵ و باڵی فەرمانڕەوایانی کوردستان نووسیوە، بەڵام بەهۆی ئەوەی کە کورتەیەک لە مانیمانەوە دوڕی نەسمراو بوو
منی کەمینە کە کەمترین دارخورمای گوڵشەنی ئەم گوڵزارە وەک ئیرەن بنیاد نراوە بە سروشتی بڵێسەدار و زەینی ڕەخنەگرانەوە بە دووی درێژە پێدانەوە چوونم بە پێویست زانی و پەرژامە سەر نووسینی ئەم چەندێڕە و دەنگ و باسی پاشەڕۆژ بە خێر و خۆشی و بەختەوەری گوزەرێنێ زنجیرەی پایابڵندی بەنی ئەردەڵانم بە بەشێکە لە مێژوم هەڵێنجاو لە پێشینانم بیستووە و بەرچای منی کەمینە کەوتووە لەم نوسخەیەدا ڕوون کردوتەوە و لە خوێنەرەوە چاوەڕوانی نزای چاکەم. بەم پێ سەرچاوەکانی بریتی بوون لە نووسرا و باس و بابەتی بیسرا و بینینەکانی خۆی. یەک نووسراوەکان. گرنگترینی سەرچاوە نووسراوەکانی مەستورە مێژوەکەی مەلا محەممەدی شەریفی قازی، زیبدەتە تەواریخ و خوسرە و کوڕی محەممەدی کوڕی مەنوچاری ئەردەڵان لوبتەواریخە. مەستورە کتێبەکەی خوسرەوبەک بە تاریخ ئەکرات ناوەبە. مەستورە لە کتێبەکەیدا لە لاپەڕەکانی 26، 28، 29، 49، 58، 83، 93، 98، 106 پەنجەی بۆ کتێبەکانی قازی شەریف و خوسرەوبەک ڕاکێشاوە. هەندێک جار جێڕانەوەی هەواڵەکان کە لەگەڵ یەکتری جیاوازن بە یارمەتی ئەم دوو سەرچاوەیە لەگەڵ یەک بەراورد و تاوتوی ئەکا، بەڵام ناوی زیلی شەرەفنامە نابە. ڕەنگە هۆی ئەمەش ئەوە بێ کە لە بەردەستیدا نەبوو بێ. بێگومان شەرەفنامە ئەگەرچی ئەو بەناو ناوی نەهێناوە سەرچاوەیەکی گرنگی تری ئەم مێژووە بووە. هەروەها ئەبێ قەلچی لە مێژوە باوەکانی ئێران و ئەو نامە و بەڵگانەش وەرگرت بێ کە لە کتێبخانە ئاوەدانەکەی میرەکانی ئەردەڵاندا هەبوون. دوو بیستنەکانی. بنەماڵی مەستورە لەگەڵ میرەکانی ئەردەڵان تێکەڵاو بوون. نەنچی هاوسەری خوسرەوخان و خوشکێکی باوکی هاوسەری ئەمانوڵڵاخان و خۆشی هاوسەری خوسرەوخانی ناکام بووە. باو باپیریشی بەشێ بوون لە داو دەستگای بەڕێوەبەرایەتی ئەردەڵان و لە شەڕ و شۆڕەکاندا بەشدار بوون. زۆر ڕوودا و چیرۆکی ئەم بنەماڵەیە کە نەنووسراوەتەوە لە ناو خۆیاندا دەماودەم جێڕاویانەتەوە. لەم بارەیەوە ئەو هەلەی بۆ مەستورە هەڵکەوتووە ڕەنگە بۆ مێژوونووسەکانی تر هەڵ نەکەوت بێ. مەستورە بۆ سەلماندنی یەکێ لە بۆچوونەکانی ئەڵێ، بەڵام بەندەی کەمینە لەگەڕ ڕای یەکەمدام، چونکە نەنکم یەکێ بۆ لەوانەی کە لە باوەشی ئەو بنەماڵە بەرزەدا پێگەیوە و هاوسەری والی بڵین نەژاد خوسرەوخانی باوکی ئەمانوڵڵا خان بوو، گۆڕیان پڕ لە نور. دەربارەی سەردەمی منداڵی خۆی بە تایبەت لەو سەروبەندەدا کە بنەماڵەکەیان لە هەمەدان بوو زۆری سەرگوزشتە بۆ دەجێڕامەوە. هەرچەندە لە کتێباندا بەرچاو نەکەوتووە، بەڵام وەک لە بەرینانم بیستووە لاپەڕە 34 لە جێگەیەکی کەدا ئەڵێ، وێ ڕای ئەوەی کە مێژوو لەم بارەوە زۆری لەسەر نەڕۆیشتووە، بەڵام وەک لە پێشینانم بیستووە دوای نیشانکردنی زەڕینکولا ئەو گەوهرە گرانبایی ئەختەر بڵیندا بە هاوسەری خان ئەحمەد خان قایل نەبوو لاپەڕە 45. ئەمانەش چەند نمونەیەکی کەن. دەگەڕنەوە ئەو دەستکەوتەی لە لەشکرەکەی ئیسماعیل خان وەجیر باپیرم کەوتبوو زۆر لە خۆی بە زیاتر دیت، لەبەر ئەوە بردیە خزمەتی خوسرەوخان، بەڵام ئەو فەرمانڕەوە دادگەرە بەو هیممەتە حاتەمیەوەی کە هەیبوو توخنی هیچی نەکەوت و سەر لە بەری بەرەوڕووی خۆی کردەوە. تەنانەت ئاوێنێکی گرانبایی زۆر نایاب لەو دەستکەوتە تا ئێستا بە موفەرگ لە بنەماڵی ئێمەدا هەرماوەتەوە. لاپەڕە 157. میرزا لوتفوڵای کوڕی میرزا عەبدوڵای وەزیر کە مامی ڕاستەقینی دایکی ئەم کەمینەیەیە، لەو شەڕەدا 17 کەسی لەسەر زینی ئەسب گلاند و لە خوێنی خۆیاندا گەوزاندن و بەم ڕەنگە ئازاتی و مەردایەتی خۆی ئیسپات کرد. لاپەڕە 160. باپیرە گەورەم کە دەرامەتی عەباس قولی خان و والی شوشتەری پێس پێردرا بوو 1000 تمەنی وەجیر کەوت. لاپەڕە 162. باپیری سەروەری ئەم کەمینە لەو هەراهوریایەدا لەگەڵ ناڕازیەکاندا هاودەست بوو، لەبەر ئەوەی نەمامی پەناسیێبەری پەروەردەی ئەو بنەماڵەیە بوو بێنمەکی کردبوو، دەستی لەگەڵ دوژمنانی تێکەڵ کردبوو. چەند ڕۆژێ بۆ جۆڕاکێشان چاوی بەزەی لێپۆشی و 5000 تومەنی چاوترسێنانەی لێسەن، بەڵام پاش 18 ڕۆژ دووبارە پلەی چاودێریکردنی دارایی پێبەخشیەوە. عەبدوڕەحمان پاشا جێگەی خۆی گرتەوە و دەسەڵاتی پەیدا کردەوە. ئەمانوڵڵا خانیش بە سەرکەوتنەوە گەڕایەوە بۆ مەڵبەندی خۆی و کە هی بەغدای لەگەڵ 200 لە بەدیلگیراوانی ڕۆمیدا کە لەم شەڕەدا بەدیلگیرابوون لەگەڵ محەممەد ئاغای باپیری ئەم کەمینێدا نار بۆ خزمەت فەتح عەلیشا، بەڵام شا ناردنیەوە بەغدا. لاپەڕە 179. بەنیازی لابرنی والیەوە ڕویان کردە دەرباری تاران و هەر ئەو شەوە بۆ بەیانی کە ئەم هەواڵە بەوالی گەشت محەممەد ئاغای سەرکاری کە باپیرپایە بڵندی نووسیاری ئەم مێژوەیە بۆ ڕوونکردنەوەی ڕاستی کەین و بینەکە و بەتاڵکردنەوەی نیازی پیسی ناڕەزایان نار بۆ دەرباری فەتح عەلیشا. لاپەڕە 183. ئەمانوڵڵا خان ئەم کردەوەی بۆ قود نەچوو. محەممەد ئاغا باپیری نووسیاری ئەم کتێبەی کردە سەرداری لەشکرێ لە ئازا و شێردڵانی ئەردەڵان و بۆ ناوچەی بانەی نارد. لاپەڕە 184. خەبەری سەرکەوتنیشی لە شەڕ و هەراکەی بانەدا پێگەیشت. محەممەد ئاغای باپیری سەروەری ئەم نووسیارە بەرامبەر ئەم خزمەتە گەورەیە بە جوبەبێکی تورمە و شیرێکی دەبان خەڵات کرد.
لاپەڕە 1970. شا لەم بارەیەوە تا بڵێ خەمبار بوو، تەنانەت ناڕەزایی و نەفرینی خۆی بە محەممەد ئاغا باپیرەی نووسیاری ئەم کتێبە کە ئەمانوڵڵا خان بە ناوی باڵوێزەوەی ناردبوو بۆ دەرباری قاجار بە ئەمانوڵڵا خان ڕاگەیان لاپەڕە 1970. نزیکەی 100,000 تومەنێ بۆ سەروبەرنانی ئەم شای و ژنهێنانە خەرج کرا. لەم 100,000 تومەنە 40,000 تومەنی بۆ ئاڵاوواڵاو بۆزەک و دۆزەک و خشڵ و زێڕوزیوی بووکێ خەرج کرا. خوا لێ خۆشبوو باوکم بۆ خۆی سەرپەرشتی ئەم زەماوەندەی کردو هەر خەرج و پول و دراوێکی بۆ شیرینی و خواردەمەنی خەرج کراوە ئەو سەرپەرشتی بووە. دەگێڕنەوە لەم شایەدا 10 هۆڕنەقۆڵ لەگەڵ چەند تێڕقەند و نەباتی سپی و چەند شیرینیەکی تر بەخەرج دراوە. ئیتر ئەو دواکەشی هەر بەم پێودانە بووە و دەبێ هەرواژ لە قەڵەم بدرێ لاپەڕە 1970. ئەم جێڕانەوەی دەماودەم و پشتاوپەش لەناو بنەماڵەکەیان داهاتوون سەرچاوێکی گرنگ بوون بۆ دەوڵەمەندکردنی ناوەڕۆکی باسەکانی. 3. بینینەکانی. مەستورە ئافرەتێکی زرنگ و وریا بووە، هەر لە مناڵیەوە خوێندێتی و سەودای خوێندنەوە و نووسین لە کەلەی داوە. لەناو بنەماڵەیەکی ناسرا و دەوڵەمەند و ڕۆشنبیردا پێگەیشتووە. بە چاوێکی تیژ سەیری ڕووداوەکانی دەوروپشتی و چاودێری هەلومەرجی وڵاتی کردووە. کە چۆتە ناو حرمسەرای خوسرەوخانەوە ئەم بوارەی زیاتر بۆ فراوان بووە بۆ ئەوەی لە نزیکەوە ئاگای لە هەواڵ و دەنگ و باس و ڕووداوەکان بێ و زیاتر تێکەڵاو بێ لەگەڵ دەسەڵاتدارانی وڵات. من ئەم کەمینەیە بە چاوی خۆم دیتم باڵیۆزی ڕووس و ئینگلیز لە سەردەمی فەرمانڕەوای ئەمانوڵڵا خانی والیدا بە ناوی دیتنی ئەم قەڵایەوە بەسەر کوردستان سنەدا تێپەڕین و لەگەڵ ئەوەشدا کە قەڵاکە وێرانە بوو سەیرانی شوێنەوار و کەلاوەکەیان دەکرد لاپەڕە 42. لە ساڵی 1930 کۆچیدا لەو جێگایی کە ئێستا باخێکە و نمونەی بەهەشتی بەرینە و نزیکی کۆشک و تەلاری مەرکەزی میرنشینە و بە فیردەوس بەناوبانگا قوتابخانەیەکی بنیاد ناو لە مەودایەکی کووردا پاشای بابان هەر کەم و کوڕێکی هەیبوو تەواوی کرد و هێندەی دیکەی وەسەر ناو منارێکی جوانی لێ دروست کرد تا سەردەمی فەرمانڕەوایی پرشانازی ئەمانوڵڵا خانیش هەرما بوو. من بۆ خۆشم دیتم ئەمانوڵڵا خان لەبەر ئەوەی بوونی ئەو منارە و ئاسەواری بەمای سەرشۆڕی ئەردەڵانەکان دەزانی وێران و خاپوری کرد و داری بەسەر بەردیەوە نەهێشت. ئەم دوو ڕووداوەی ئەیانجێڕێتەوە هی سەردەمێکن کە هێشتا مەستورە شووی بە خوسرەوخان نەکردووە کە نیشانەی ئاگاداری زۆر و سەرنجدانی وردە. بێگومان دوای ئەوەی چۆتە ناو کۆشتی حکومڕانیەوە ئاسووی دیتنەکانی بە تایبەتی ئاگاداری لە ڕووداوە سیاسیەکان فراوانتر بووە.